بۆیە لە کاتێکە ئەم زەمینەیە دروستە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مصعبی کوڕی عومەیریان بۆ ئەنێرێ هەموو ماڵێک لە مەدینە ئیسلامی تێچێ هەموو تیرەیەک لە مەدینە ئیسلامی تێچێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چاوەڕێ ئەکا لە ساڵی سیانزەیە سوبحان الله پاش ئەو هەموو ساڵە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدوای شوێنێک ئاگەڕێ پەنای بن 73 پیا و لەگەڵ دوو ژنا دێن بۆ لای حەج بۆ مەککە ئەفەرمون ئێمە بەدزیەوە ئیمانمان هێنا بوو ئاگاداری خۆمان بووین ڕفیقەکانمان پێمان نەزانن پاشەوەی کە حەجی ئەو ساڵەمان تەواو کرد طبعا لەسەر دینی ئیبراهیمی پێشوو اینجا موعیدێکمان لەگەڵ پێغەمبەری خوا دانا صلی الله علیه و سلم بۆ ئەوەی کە پێغەمبەری خوا بمان بینێ صلی الله علیه و سلم شەو کۆبووینەوە خۆمان کرد بە خەوت و یەک لەسەر سەی شەو تێپەڕی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شوێنێکا کە پێیاوترا عەقەبە چاوەڕێیە کردین ئێمە چوینە ئەوێ و کۆبووینەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ عەباسی مامیا هات کە عەباس ئەو کاتە موسڵمان نەبوو جوان دیقەت بن ئەوەی کە پێغەمبەری خوا بەرێتەوە صلی الله علیه و سلم ئەوەی لە خزمەتی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه و سلم ئەوەی بەیعەتەکەی تازە کاتەوە ئەوە تیجارەتەکەی بۆندەکەی تازە کاتەوە نیوە کاتەوە ئیمزای کا لە خوارەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەچێتە ناو ئەم پیاوانەوە سەیری ئەم ئیتفاقیە بکەن سەیری ئەم فاوزاتە بکەن سەیری ئەم دانوستانە بکەن عەباس دەسەکا بە قسەکردنە فەرمێ ئەی جەماعەتی خەزرەج ئەو محەممەدە لە ناو ئێمە و لە ناو کەسوکاری خوایەتی پشتی هەیە و پەنای هەیە و مەنعی هەیە ئەگەر ئەیبەن لەگەڵ خۆتانە ئەو وعدەی کە ئەیدەینێ پشت و پەنای ئەدەن دیفاعی لێیەکەن بیبن ئەگەر نا لێی گەڕێن لێرە ناو کەسوکاری خوایەتی لەو کاتەیە طبعا عەباس ئەیوێ بە ئەنسار بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ کەس نییە منیش کە کافرم منیش کە بێدینم پشگیری یەکەم هەتا وەکو سەر ئێسقان نایڵم محەممەد زەریری پێ بکە بەڵام ئەو خۆی حەزەکا بێ بۆ ناوی ئێوە ئەو خۆی حەزەکا سەدانی ئێوە بکە طبعا کابی کوڕی مالیک گەیژێڕێتەوە فەرمێ بەڕای کوڕی معرور وتی ئەی پێغەمبەری خوا داوا بکە بەڕای کوڕی معرور زۆر تازە موسڵمان بووە هاتۆتە مەککە حەدیث العهد بالئیسلام ڕەیسی هەموو خەزرەجە فەرمێ ئەی پێغەمبەری خوا داوا بکە بۆ خۆت و خواکەت بزانم چیتەوێ پێغەمبەری خوا سەم دەستەکا بە قورئان خوێندن و دەستەکا بە داوا ئەفەرمێ ئەمرتان پێ یەکەم بە سەمع و بە تاعە سەمع و تاعە و جۆرەیاڵیتان هەبێ ئەم بەیعەتی دۆمەیە کە پێغەمبەری خوا ئەوێ ئەم جارە دەوڵەت و حکومەتی لەسەر دروستکە چونکە دەوڵەت و حکومەت بەبێ ئەمە دروست نابێ پاش ئەوەی کە جەوی مەدینەی لەبار کرد بۆ حکومەت کۆمەلگاکەی ڕێخست ئینجا ئەبێ حکومەتی تیا تەشکیلکە یەکەم السەمع والطاعة دووەم بەخشین ببەخشن لە پێناوی خوای گەورەیە سێم الأمر بالمعروف والنهي عن المنكر چوارم وأن تقولوا لا تخافون في الله لومة لائم بينجم وأن تنصروني وتمنعوني مما تمنعون به منه أهلكم ونساءكم وبن بارزن لويك من دالو لويك كسكاري خوتاني وجنكاني خوتاني لي بارزن يكم جورالي بو خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ جۆرەیاڵیم بکەن و نابێ لە فەرمانم دەربچن کە من هاتم یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەچوە خۆی با بەسەر شارێکە کاکەوە من هاتم جا چێ قوبوڵێتی چێ قوبوڵی نییە کەیفی خۆیەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەنسار چوون داوایان لێ کرد ئەی پێغەمبەری خوا وەرە ناومان پێویستمان پێت هەموو ئومەتێ پێویستی بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو جارێکە ئەچمە مەدینە ئەڵێم ئای ئەهلی ئەنسار چەند عاقڵ بوون ئەو پێغەمبەرەتان بۆ خۆتان کڕی ئەزان چێ مەدینەیە زانی چێ مەدینە سەردانێ کرد چێ ئەیزانی شارێکی ناوی یەسریبە ئەی تائیف خۆشتر نەبوو پێغەمبەری خوا نزیکتر نەبوو تێی بچێ بەڵام سوبحان الله ئەو شەرەفەیان پێ نەبڕا چێ ئەم شەرەفە بۆ خۆی ئەکڕێ چێ ئەم عیزەتە بۆ خۆی ئەکڕێ لە دنیایە
خۆشەویستەکانم ئەو کاتێک کە پێغەمبەری خوا ئەمەی کردووە لەو پەڕی ناڕەحەتی و ترس و لەرز و دڵە ڕاوکێ و قەلەقیا بوون سەحابەکان. حەزەکەم لەمە تێبگەن پێغەمبەری خوا لەو پەڕی نەهامەتیە بۆ لەو پەڕی زوڵم و ستەم و ئەرکێ بووە لەسەر سەحابەکان. ئەوەی کە قوڕیش بەسەر پێغەمبەری خوا بەسەر سەحابەکان یەکەم نەبوو. هەتا ئەنسار کە هاتن وتیان تاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شاخەکانی مەککەیە ڕۆژکاتەوە و نەوێرێ بە ئیسراحەت لە ماڵەکەی خۆیان بخەوێ. یعنی پێغەمبەری خوا صلی لەجێ ترس و لەرزێکی زۆر بوو ئەگەر قەول بێ پێغەمبەری خوا صلی ترسا بێ. بەڵام پێغەمبەری خوا یەک ترسی هەبوو، ترس لە ڕیسالەکەی، ترس لە پەیامەکەی، ترس لە دینەکەی، ترس لە ڕیسالەکەی و لە قورئانەکەی نەفوتێ. بۆیە ئەنسار کام ئیتفاقیەکەن یەکەم جوان جۆ بگرن. ئەم بۆ ئێوەیە خۆشەویستەکانم گەنجەکان. چێ ئەمە ئیتفاقیە لەگەڵ پێغەمبەری؟ ئەم ئیتفاقیە مەفتوحە. وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله. پێغەمبەری خواتان تایە، حەدیسەکانتان تایە. یەکەم چه بەیعەتیە لەسەر دەستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە سەمع و طاعە و گوێڕایەڵی بۆ پێغەمبەری خوا هەبێ. دووەم ببەخشێ لە کاتی خۆشی و ناخۆشیە. سێم بیرتان چۆ دەی ئەمر بالمعروف و نەهی عن المنکر کە. چوارم لە لۆمەی لۆمەکەران نەترسێ. پێنجەم پشتگیری پێغەمبەری خوا بکە و پەنای پێغەمبەری خوا بە و دیفاعی لێ بکە وەکو چۆن دیفاع لە کەس و کار و لە خێزان و لە مناڵەکانی خۆیەکە. ئەگەر قسەی بە پێغەمبەری خوا بوو تیا ساسەلم ئاوە دڵمانە جۆشێ، ئەگەر هێرش کرایە سەر حەدیسێک وەکو ئەوەی کە قسە بە باوکمان وترابێ ئاوا پێی تێکەچین، ئاوا دیفاعی لێەکەین، ئاوا چینە پێشەوە. پێغەمبەری خوا داوای 6 خاڵی ترەکە. ئەم 6 خاڵی کە باسمان کرد لەگەڵ 6 خاڵی یەکەما 12 خاڵ کۆمەلگا و دەوڵەتی لێ دروستە بێ.